دیار ئێستا من لە سنتەری ڕۆشنبیری کەرکووکم کاتژمێر دەونی و پێشەنگایەکی شێوەکاری بۆ 32 شێوەکاری شاری کەرکووک کرایەوە کە زۆربەی تابلۆ شێوەکارەکان گزارش بوو لەو مەرگەساتە و تێیدا هونەرمەندان هەریەک و لە ڕێی ڕێبازە هونەرەکانی خۆیانەوە گزارشتیان لە تابلۆکانە کرد بەڵێ دیارێ من ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەچمە لای بەڕێز محەممەد سەید بەڕێوبەرایەتی ڕۆشنبیری و هونەری کەرکووک بۆەوەی زانیاری زیاتر لەسەر چالاکێکی ئەمڕۆیان بخەنە ڕوو. کاک محەممەد سڵاوت لێبێ ئەگەر بێت و پاسێکی چالاکی ئەمڕۆتانمان بۆ بکەن کا بە بەشداری چالاکوانان و هونەرمەندان و ئەو کەسانی کە داکۆکی کارن لە مافەکانی ئەنفال و ئەو کەیسا ئاماژێ وەکو نەریتێکی ساڵانە ئێمە وەکو بڕبەرایەتی ڕۆشنبیری و هونەری کەرکووک ئەم یادە بەرزڕ ئاگرین و لەم یادەیە کە 4 ڕۆژی ئەنفالە لەم ڕۆژەیە ساڵانە ئێمە چالاکی ئەنجام بدەین ئەم ساڵ بە پێشانگایەکی شێوەکاری بۆ زیاتر لە 30 هونەرمەند ئەنجامماندا جگە لە نەتەوەی کورد لە برایانی تورکمان و عەرەب بەشدارن لەم پێشانگایە زۆربەی تابلۆکان گزارش بوون لە مەرگەساتی ئەنفال لە کێشە و ئازار و مەعاناتی کەسوکاری ئەنفال بەڕاستی ئەنفال چەند لەسەری کار بکەیت چەند قسەی لەسەر بکەی هەر کەمە ئەنفال تاوانێکی هەندە مەزن و قێزەونە کە لە مێژووی مرۆڤایەتیە مەگەر هۆلۆکۆست و هێرشیما تاوانی لەم چەشنە بووبێتن لەم ڕۆژەیە ڕژێمی فاشی بەعەس هەموو ئەزانی کە هێرشی کردە سەر گوندەکانی کوردستان 4500 گوندی خاپور کرد و 182 مرۆڤی بێتاوانی ئەنفال کرد و لە بیابانەکانی خواروی عراق زیندە بەچاڵی کردن بۆیە ئەم یادە دەبێ ساڵانە بە شێوەیەکی زۆر فراوانتر بە شێوەیەکی یاد بکرێتەوە کەوا هەموو چین و توێژێکی کورد بەشدار بن و بۆی ئەم یادەوەرێ لە بیر و هزر و هۆشمانە کاڵ نەبێتەوە و بەردەوام ئەم یادەوەریە لە مێشکمانە بێت بۆی بزانی کە تاوانی ئەنفال کە ڕژێمی فاشی بەعەس کردێ سەر نێتەوەی کورد چ تاوانێکی مەزن و قێزەون بوو کە تا ئێستش ئاسەواری ماوە و هەر ئەمێنێت بۆیە ئێمە وەکوتم ساڵانە چ بە فلم بێ چ بە شانۆگەری بێ یان وەکو شێوەکاری بێ ئەم یادە بەرزڕاگرین و نایڵین کەەوە هەروە بە سەرپێی دوڕا و گوزەر بک و تێپەڕێ چونکە دەبێ ئێمە زیاتر هەڵ بدەین ئەم کەیسا وا لێ بکەم زیاتر بە نێونەتەوەی بکەین ئێمە بەتایبەتی لە شاری کەرکووکشە ئەبێ زیاتر کاری لەسەر بکەین لەبەرەوەی کەرکووک شارێکی فرەنەتەوەیە تورکمانی لێ عەرەبی لێیە ئاسووری لێ ئەبێ ئەم هەندێک لەم کەسانەی کەوا لە شاری کەرون تا ئێستا ڕەنگە باوەڕ بەوە نەکەن کە ئەنفال بەو تاوانە گەورەیە و بەو مەزنی خۆیەوە دەرحەق بەگەری کورتکرا بۆی ئێمە بێ لە ڕێگای دیکۆمنتاریەوە لە ڕێگای بەڵگەوە بۆیان بسەلمێنن کەوا تاوانی ئەنفال تاوانێکی ئەوەندە مەزن بووە بەڕاستی ئێمە پێمان خۆشە ئەم ساڵ جگە لە خۆمان خەڵکێکی دەرەوەی نەتەوەی کوردیش هاتوون بەشداری ئەم ماساتەمان لەگەڵاکەن ئەمەش خۆی لە خۆیان هەنگاوێکی مەزنە کە ئێمە لە برایەمان لە تورکمان و عەرەب هاتوون لەم پێشانگەیە بەشدار بوون لە خۆی لە خۆیان ئەمە هەنگاوێکی باشە و هیوادارین کە ئێمە بەردەوام بین لەم شێوازە و هەوڵش دەین زیاتر ئەم کەیسە بە نێونەتەوەی بکەین و زیاتر بیناسیێنین. کاک محەممەد بەڵێ دالیا دیارە چکە لەوە دیارە ئەمڕۆ پێشەنگاکە یەکێک لەو کەسانەوە کە سوکاری قوربانیانی ئەنفال لێرە پێشەنگاکەی کردەوە ئەوەش خات و شادیە کە بە ئیڤە ناسراوە دیارە ئیڤە ناسناوەکەی بۆ ئەو هاتووەکە لە ساڵی 1970 لە کاتی مەرگەساتی ئەنفادا لە ناو یەکێک لەو ئیڤانەدا لەدایک بووە ئەمەوە لە زاری خۆیەوە چیرۆکەکە بگێڕێتەوە و باسی ئەم ڕۆژەمان بۆ بکات خات و ئیڤە سڵاوت لێبێ لە تۆش دەستخۆشی لێکە باسی چیرۆکی خۆت بکەی و ئەم ڕۆژە تۆ وەکو کەسوکاری قوربانیانی ئەنفال پەیامی تۆ چێ لەم ڕۆژەیەوە هەستی چیکیت ئەمڕۆ پێشانگایەکە تایبەت بوو بە قوربانیانی ئەنفال تۆ کردەوە زۆر سپاس من شادی ئیسماعیل ناسراوم بە ئیڤە لە ساڵی 1970 گوندەکمان بەر شاڵای ئەنفال کەوتووە و منیش خۆم هەر لە ناو ئیڤایەکە لە سیمەکەی لەیلان لەدایک بوومە هەموو کۆم گوندەکانی گوندیمەش بە شاڵای ئەنفال کەوتووە لە گوندەکەی خۆمان 19 کەس بە شاڵای ئەنفال کەوتووە وەکو کەسوکار و قوربانیانی ئەنفال داواکاریتان چییە لەم ڕۆژەیەوە تا چەند گرنگ بوو ئەمڕۆ لەم پێشەنگا شێوەکاریە لە ڕێگەی هونەرەوە مەرگەساتەکانی ئەنفالیان گەیان
وڵی دەستخۆشییان لەکەم بەڕاستی حەزەکەم هەموو ساڵێک بە شێوەیەکی فراوانتەیش بکرێتەوە بۆ نەوەکانی داهاتوومان بزانن کە ئەنفال چی. ئێستا من نمونێ بچووک ببێن ئەمڕۆ کوڕەکەی خۆمەوەی دا یادی ئەنفال چییە؟ نازانێ، بەڵام ئێستا لەگەڵم هاتووە تر ئەزانێ شتێکی باشە پێم خۆش هەموو ساڵە بکرێتەوە و وەکو پێویستی هیچ بۆ کەسوکاری ئەنفال نەکراوە. هیوادارم قەرەبوویان بکەنەوە و ئاوڕیان لێ بدەنەوە و پێویستە داوای لێبوردن لە شعبی کورد بکرێت، لە میلەتی کورد بگرێت، چونکە بەڕاستی تاوانی ئەنفال تاوانێکی زۆر قێزەوە بوو کە دەرەحەق بەگەلی کورد کراوە. هەر بژیت بەڵێ دالیا دیارە ئەمە چالاکیەکەی ئەمڕۆ بوو کە بە بەشداری چالاکوانان و هونەرمەندانی شاری کەرکووک بەڕێوە چوو. دیارە هونەرمەندان ویستیان لە ڕێگەی تابلۆ شێوەکاریەکانەوە گزارش لە قوربانەکانی ئەنفال و ئەو مەرگە سادە قەزەو نەبکەن و کەسوکاری ئەنفال کراوانیش داواکار بوون کە لایەنە پەیوەندیدارەکان کار بکەن بۆ بە جینۆسایت ناساندنی تاوانی ئەنفال و هەوڵ بدەن ئەو تاوان بارانە دەستگیر بکەن کە دەستیان هەبووە لەم تاوانەدا. پێم نێرمان هاوار فارس سواس لەگەڵم بێت.